قەت بیرت لەوە کردوتەوە بە درێژایی ژیانت لە ئەشکەوتێکدا بەسترابیتەوە؟ ئەمانە لە ئەشکەوتێکدان بە جۆرێک بەستراونەتەوە کە پشتەوەی خۆیان نەبینن. لە بەشی پشتەوەیان دیوارێک هەیە. لە پشتەوەی دیوارەکەش ئاگرێک کراوەتەوە. لە نێوان ئاگرەکە و دیوارەکەدا ڕاڕەوێک هەیە. ئەوانەی لەو ڕاڕەوەوە تێئەپەڕن مرۆڤ و ئاژەڵ و شتانی شێوە جیاوازن. سێبەری ئەو شتانە بەهۆی تیشکی ئاگرەکەوە لەسەر دیوارەکەی بەرامبەریان دەردەکەوێت. ئەوان کە سەیری سێبەرەکان دەکەن پێیان وایە ئەوە حەقیقەتی شتەکانە. یەکێ لەو کەسانە بە ڕێگەیەک دەبرێتە دەرەوەی ئەشکەوتەکە. بۆ یەکەم جار دیوی ڕاستەقینەی شتەکان دەبینێت. دەبینێ هیچ شتێک سێبەر نییە و شتەکان ڕاستین. خۆر و ئاژەڵ و مرۆڤ و ڕووەکی ڕاستەقینە دەبینێت. بڕیار ئەدا بگەڕێتەوە بۆ ئەشکەوت و بۆ ڕزگارکردنی هاوڕێکانی هەوڵ بدات. ژیانی دەرەوەی ئەشکەوتیان بۆ ئەگەڕێتەوە. پێیان ئەڵێ کە ئەوەی ئێوە ئەیبینن سێبەری شتەکانە نەک خودی شتەکان. من ژیانی دەرەوەی ئەشکەوتم دیوە و وەرن ئێوەش ڕاستیەکان ببینن. ئەوان ناتوانن وێنای هیچ شتێ بکەن لە دەرەوەی ئەشکەوت. پێیان وایە تێک چووە و گاڵتەی پێ دەکەن. دوای ئەوەی سوور ئەبێ لەسەر وتنی ڕاستیەکان بڕیار ئەدەن لە ناوی بەرن چونکە بەڕاستی ژیانیان تێک دەدات. چیرۆکی ئەشکەوت تەنها میتافۆرێکە و ئەفلاتون ئەیەوێ جیاوازی باوەڕ و زانین دەربخات. وەکو مرۆڤێک لەسەرمانە تەنها جارێک لە ئەشکەوتەکەمان بینە دەرەوە. هاتنە دەرەوە لە ئەشکەوت ئاسان نییە و باجی خۆی دەوێت. دەبیتە گاڵتەجاڕی زۆرینە و ژیانیشت بێگومان دەکەوێتە مەترسیەوە. بەڵام بینینی خۆر لە دەرەوەی ئەشکەوت سەرچاوەی نووری ڕاستەقینەیە و دەستبەرداری نابیت. گەڕانەوە بۆ تاریکی ئەشکەوت و وەهمی سێبەرەکان دەبێتە مەحاڵ.